من لە ناحەیە کەسەزانم لە پارێزگای هەولێر کە لێرە کە ئەمڕۆ بارانێکی زۆر و تەزریەکی زۆر باری وە لێرە خانوویەک داڕووماوە لەبەر هۆی ئەم بارانبارین زۆرێکە لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووە ئێمەش ئەم ڕێڕەوە ڕێڕێوی ڕووبار و ئاوێکی زۆر لە سەرووی کەسەزانەوە بێرەدا دێت و ئەم خانووی لێرە دروست کراوە داڕەما و زەرێکی زۆری بەر ئەم خانووە کەوتە من دەمەوێت بسمەڵای هاوڵاتیەک ئەگە بێت ئێرە زۆر سپاس دەکەم. بسم الله مامەجان باشی بزانم ئەم خانووە چۆن دروست کراوە کەی دروست کراوە و ئەم ئەوە بە چێن دەردات؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە. وەڵای ئەوە دوو خانینە هەر ئیخۆن کڕیتیان یەک برامە یەک زاوامە تازەشان کڕیە بەس ئایا ئەو خانێتە زاوزن کوڕیان پێدریان لاندی پەیوەندیدار کوڕی پێدریا خانی لەسەر گوفەکی بکری گوفەکە هەروتە زاوزن بەری دوو خانیشان فرۆشتینە یەک لە گوندی فرۆشتیا ئێکی لێرە لە بنەسراوی فرۆشتیا دوو خانیان بۆ دوو خانێ دیا فەقیرانە. باش ئەم دەبین هەندێک خانوو لە سەروەتریشە یعنی ئەم خانوونەش ئەدی بۆ ئەوانە ڕووخانە ئەوە ڕووخاوە ئەو کاری خوایە ئەوان هەدیقەن هەدیقەی نەگرتینە بە دوو خانەی کە هاتی ئاوەکە لەو ئەوەی ڕاهاتێ سوڕەیە لەم خانەکانی دەیە و خانەکەی ڕووخاندین ئەوە لە چێن دەردا بێرەدا بێتن ئەو هەر هەیە ئەو ڕێڕەوە بەری بەس ئەم ملەتەکە چۆی تەستش کردەوە ڕێڕەوەکە و خانی لەسەر کرێ و کەسە دەی ڕووخێنی لەسەر گوفەکە بە خۆتە سوورکە بنی گوفەکە. زەرێری ئەم خانووە دەبی چەند بیتنەکە؟ وەڵڵاهی زەرێرەوە 5 دەفتەر و 55 وەرەقیان پێدەیە فەقیرانە بە دوکان بۆ زەرێرەکەیان ئەوەندە بووە بێزگە لە مارەکەشیان ڕۆی و باشە عەملای سەرەکە سەلامەتە سەرەکە نەڕۆیە و کەلوپەلی ناوماڵیش هەموو ناومارج ئەوە کرێت تێدا بۆ فەقیرەوە ڕۆیە و ئەوی دیکەش هەمووی تەڕبە و لە ناو چووە و ئەوە دانی زەرێک بە زۆریان وێکەتە فەقیرانە بە چ بکەین چ ناکرێت. باش دەست خۆش بێ سەر سپاس. بڵێ ئەوەکو ئەم هاوڵاتیە باسی دەکە کە ئەمە ئەم ڕێرەوە چەند ساڵێکی هەیە و زەرێری ئەم خانووەش زۆرە کە دەگوترێت نزیکەی 5 دەفتەر ئەم خانووە دروست کراوە. ئەم خانووەش لەسەر خۆڵ و خاشاک دروست کراوە. ئەم خانووە کە ئەوەی لە تەنیشتی دیش ئەمەش هەر مەترسی لەسەرەکە بڕوخێت و ئەم خانووەی کە لایکی ڕووخاوە ئەمە چۆل کراوە کە پێشتر کە دروست کرا لە بوو کرێچیان دروست کرد کە ئەم خانووە لێرە کابرا کرێچی بۆ تێدەوە زەرێکی زۆری بەرماڵەکەی کەوتووەوە کەلوپەلی ناماڵەکەش وە دەردەین کە ئەمەش مەترسیەکی لەسەرە کە مەترسی ڕووخانی لەسەرە. بەڵێ هەروەکو باسم کرد کە ئەم ساڵ بارانێکی زۆر باریوە و لە هەموو شوێنێک و تایبەت شاری هەولێر زۆربەی شوێنەکان لافاو دەگیرێتەوە ئەمەش کە ئەمڕۆ ڕووی داوە ئەمەش ئەم خانووە لەسەر خڵ و خاشاک و لەسەر گوفەک دروست کراوە کە بووە هۆی دارمانی ئەم خانووە و زەرێکی زۆر بەر ماڵەکە کەوتووە کە ئەم خانووە بۆ کرێ دروست کرا کە ئەم کابرا لەنە ئەم خانووە بووە کرێکی ئەم خانووە بووە کە زەرێکی زۆر بەر ماڵەکەی کەوتووە.